بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێ بێخۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لاڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخوازیم ڕۆماندا باس لە گرنگی پشوو و چۆنیەتی بەسەربردنی پشووەکانەکەین کە لە ئێستادا لە سەرەتای مانگی ئازارەوە زۆربەی زۆری پشووەکانی تەنانەت فەرمانگەکان و قوتابخانەکان و قوتابیان دەکەوێتە مانگەوە. ئێمە لەم بەرنامەیەدا لەگەڵ میوانەکەم باز لەوە دەکەین چۆن پشوویەکی سەرکەوتوانە یا پشوویەکی پڕ بەرهەمانە بەسەربەرین و ئایا پشوو تەنها بۆ پاڵدانەوە و وەکوڵێ پشتگوێ خستنی ئەرک و ئەرکە ڕانەپەڕێنراوەکانی ڕابردووە یام تەنها ئایا پشوو تەنها سەیران و خەوتن و گەڕان و چوونە دەرەوەی یان دەتوانین لە پشووەکاندا بە خۆدا چوونەوەیەکی باش بکەین بە ئەرک و بەوانە و بە ئەرکە تەواونەکراوەکانمان نابڕۆینەوە و ئایا ئەو شتانە چین کە ئێمە دەتوانین پشووەکانمانی پێبڕازێنینەوە چۆن دەتوانین پشوو بکەینە هۆکاری ئەوەی کە ئێمە بە ئەرکە تەواونەکراوەکانمان دەبچینەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتیم کردمەوە. ئازاد زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. بەڕێزی سپاس دەکەم. پشوو چییە و چ گرنگیەکی هەیە ئەم بوونە گرنگی بوونی پشوو بەتابەت بۆ قوتابی بۆ خوێندکار بۆ مامۆستا بۆ ئەو شتانە چه ڕۆڵێکی؟ گرنگی پشوو خۆی بۆ خێزان بە حەقیقەت یعنی بەتایبەت لەم ڕۆژەیە خۆ دەزانی بەریەکەوتنێکی کۆمەڵایەتی ئاڵۆز هەیە لەناو کۆمەلگایە. ئێمە کاتێک تێکەڵاوە بین کۆمەڵێک بەریەکەوتن و کارلێکی کۆمەڵایەتی ڕوئایە هەموو ئەم کارلەکانە دوجارێ بێتە هۆی ماندووبوون، ئەبێتە هۆی ئەوەی کە بڵین بۆ نمونە ڕەمەکەکانی مرۆڤ وەک پێویست بڵین بەرزونزم بکەن. ئەم هەڵچوون و داچوونانە زۆر جار یعنی بەتایبەت بۆ خێزان بە پلەی یەکەم لەم زەمەنە ئاڵۆزەیە و لەم کاتەیە و لەم بارودۆخە دژوارەی کە بە بڵین هەڵی کوتاوەتە سەر تاکەکانی خێزانی کوردی بەتایبەت هەیمەنەی تەکنەلۆژیا بەتایبەت تێکدانی پرۆسەی بڵین پەیوەندی کۆمەڵایەتی پشوو با بڵین باشترین سەیران یاخۆ ئەوەی کە با بڵین بین گەشت گەڕان ئیتر هات ناوێکی لێ ئەنیت بڵین بۆ نمونە باشترین میکانیزمی هێمنبوونەوە و ئارامیە بۆ مرۆڤ و تاکەکان و بۆ خێزان لە کۆمەڵگایە و بەتایبەتی بۆ خوێندکاران و قوتابیانیش ئەمە دیارە لە هەموو بڵین قۆناغانی تەمەن کە دائەنرێت لە جومعانەمە تۆ پرسیارێک لە هەر کەسێک بکەیت بۆ نمونە بەتایبەت مناڵ ئاها کاتی خۆی ئێمە لەبیرمە ڕۆژانی پێنجشەمان هەبوو. ڕۆژانی پێنجشەمان هەموو ماڵێک لەم شاری سلێمانیا دووکەڵێک بە ئاسمانە ئەسووکی زۆپای دار هەبوو مثلەن دایانە جیرسان خۆشترین و چێشتری بەخشترین یادەوەری ئەو ڕۆژانی ڕۆژی پێنجشەمە بوو. لەبەرەوەی بەیانی جومعە بوو دەوام نەبوو پشوو بوو خەڵک ئیسراحەتێکی کرد هەموو خێزانەکان کۆبوون لەسەر سفرەیەک و هەموو خێزانەکان جاری وهەیە خۆشترین خواردنیان بڵین لەسەر سفرەکەدا ئەنا لەبەرەوە باشترین کاریگەری یادەوەری هەیە لەسەر ژیانی مناڵی و تاکو و هەروەها باشترین میکانیزمی دەستەبەربوونی گەڕانەوەی ئارامیە بۆ ئەو تاکانی کە بەتایبەت لە ئێستاە و لە کوردستانە و لەم بارودۆخە سەختەی کوردستانە هەیە ئارامیەکی ڕۆحی ئەبەخشێ بە ئینسان. بەڵێ کاتە پشوو ڕەهەندێکی خێزانی کۆمەڵایەتیشی هەیە بەدڵنیاییەوە ڕەهەندە خێزانیەکەی گرنگە ڕەهەندە خێزانیەکەی زۆر گرنگە لەم کاتەیە و لەم قۆناغەیە و لەم بارودۆخەی کە با بڵین یعنی ئەتوان بڵێم بریتە لە هەتوان بریتە لە دەرمانی چارەسەری کێشەی هەندێک خێزان لە کوردستانە و بەتایبەتی ئەو خێزانانەی کە بڵین بەردەوام خواردن و ژەمەس بەهۆی کاروبارەوە بەهۆی ژیانی ڕۆژانەیەوە بەهۆی ئەملاولایەوە بەهۆی بڵین هەندێک ئەو ژیانە سەختەی کە هەیەی پەیوەندی کۆمەڵایەتەکانیان لاوازە زۆر جار لە ڕۆژی پشووە مەسەلەن تۆ ئەو خێزانەکە کۆکاتەوە جاری وهەیە چەند خێزانێک پێکەوە کۆکاتەوە ئاوەزاوە کۆکاتەوە مەسەلەن ئەمە دشە هێوەرە مەسەلەن بۆ نمونە بنەماڵەیەک جاری وهەیە تۆ کاچی بۆ دوکان یا مەسەلەن بۆ نمونە بۆ شوێنێک ئەچیت لەم شوێنانەیە یعنی ئەمە تۆکمەبوونی پەیوەندیشی کۆمەڵایەتی بەهێز ڕەهەندەکەی ڕەهەندێکی کۆمەڵایەتیە و حت زۆر ینی بە حقیقەت بۆ مناڵ زۆر خۆشە ینی حقیقەت ئێستا تۆ بە مناڵێک هەتا بۆ گەورەش جاری وایە پێڵیت فڵان ڕۆژ لە ئێستاوان ڕۆژە ژێرن لە ئێستا ئەوان بیر لەواکەنەوە ڕۆژ ئەبژێرن کەکەی ئەو سەیرانێک ئەوان کێنەوە جاری وا هەیە بە حقیقەت ئەوە ڕەنگە دوایی ئەوەی بچینە سەر شێوازی ئەو وەرگرتنی سوودوەرگرتن لەم پشووە و بەسەن بە چ شێوەیەک بەڵام ئەوەی کە یعنی سوودمەندی یەکەمە خێزان بە پلەی یەکەم و بەتایبەتی مناڵ
و بەتایبەتی تر بڵین ئەندامەکانی تری خێزان و پاشان هەر دایک و مەسەلەن بۆ منە تۆ لەوایە بە درێژایی ڕۆژەکە لەگەڵ باپیر و ننک و مەسەلەن بۆ منە هەر لە کوردەواری شتێکی جوان هەیە ئەڵێ جاری وا هەیە بۆ منە هەر لەگەڵ سەفەر و معاملە سەنجی محەقق تۆ کە لەگەڵ یەکێکا ڕۆی جاری وا هەیە تۆ ئەو تعاملی کە لەگەڵ لە کاتی نەخواردنێکە هەیە ئەوە تعاملێکی کاتیە لە ماوەی ساعات یا ساعات و نیوەکە بەڵام تۆ بە درێژایی ڕۆژێک لەگەڵ یابووی ئەو کاتە تۆ دەواازە لە تەبیعەتەکەی یعنی تەقل لە دەواازەی تەبیعەتەکەی تۆ جاری وهەیە لە مەسەلەی پشوەکەەوە کاتێکە لەگەڵ یا ئەچیتە دەرەوە بۆ گەڕانەکە هەندێک کۆمەڵێک تەسەورات و بۆچوون و دید و بۆ دروستە بێ بەرامبەری لەبەرەوە ئەم ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە هەم ڕەهەندی خێزانیشی هەیە وەک چارەسەری هەندێک ئەو حاڵەتانی ناخۆشیانی کە لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە بۆ نمونە دابڕان خەمۆچیە بۆ نمونە کۆمەڵێک تەنگژەی دەرونی و کۆمەڵایەتیە کورد کۆبوونەوەی خێزانیا لەبەرەوە ینی ئەم ڕەهەندی کۆمەڵایەتیە و هەم ڕەهەندی دەرونیشی پشوەکانی ئێمە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خێزانیەوە هەڵگری ئەم سیما و خەسڵەت و تایبەتمەندیانی ئەم پشوەکانی ئەم سیمایانەی هەڵگرتووە کە جەناب داچیانەکەی تا ڕادەیەک ئەتوانین بڵێ تا ڕادەیەک هەیە بەڵام تا ڕادەیەکی زۆریش ئێمە تێبینیمان لەسەری هەیە هەتا من خۆم وەکو با بڵین ئەوەی کە بڵین توێژینەوەمان لەسەر کردووە لەسەر مەسەلەی سەیران ئێمە تێبینیمان هەیە لەسەر ئەو شێوازە سەیرانی کە لە کۆمەڵگەی کوردیا بەشێکی ینی ببوورە کە بڵێم بریتێ لە چاولێکەری بەشێکی ینی ئێمە وا تێگەیشتوین کە تەنها ئەم پشوانەی ئێمە کە لە بەهارە بڵین ئەم دەرو دەشتانی ئەیبینین ئەم سەیرانی کە ئەیکەین بریتێ لەوەی تۆ لە مەنجەڵی یاپراخ مەسەلەن یاخو برژانی گۆشت بریتە لە خواردن بریتە لە بە حقیقت ینی ئێمە بەو ڕەهەندەیە وا تێگەشتم بەداخەوە بەشێکی زۆری ئەمە بریتە لە چاولێکەری ینی من زۆر جار ئەمە زۆر جار کێشەشی لێکەوێتەوە تۆ سیرکە لە کاتی سەیرانەکانە زۆر خێزان مەسەلەن دوایی شەڕەکەن ینی باوەڕکە من ئەتوانم ینی ئەو قسێ بکەم و بەرپرسیشم لێ ینی وەک ئەوەی ئێستا کە بڵین سەرۆکی ڕێکخراوی ماڵ بڵین بۆ ڕاوێژکاری خێزانی ینی خێزانی وا هەیە ڕوبەڕوومان بۆتەوە مەسەلەن پێشتریش بنمونە لەسەر شوێنی سەیران تەسەورکە کردوێتی بە دەنگەدەنگ و کێشەی خێزانی لەگەڵ هاوسەرەکەیە تەسەورکە خێزانی وە هەبووە ڕۆشتووە مەسەلەن بۆ نمونە ینی لە شوێنێک گوستوانە لابن لەم لا ناوەچوونەتە شوێنێکیکە ینی تا بە قەنەعەتەوە ئەڵێم خێزان هەبووە بە دانپێنانی خۆی هەتا شەقلاوە ڕۆشتەوە هاتوتەوە لەبەرەوە شوێنێکی ینی لەسەر شوێنی سەیران کردوێتی بە دەنگەدەنگ لەگەڵ هاوسەرەکەی و کێشەیەکی گەورەی تری لێکەوتوێتەوە ینی زۆر بێم بەداخەوە سەیرانانی ئێمە ینی بەرنامە ڕێژین نییە بەڵکو شتێکی جاری وهەیە ئینفعالی بەیانیان بڵین کە لە خەو ئەندامەکانی خێزان هەڵەسن ینی بڕیاری شوێنەگەن جاری وهەیە هەر زۆر تۆ سەیری جامی ئۆتۆمبیلەکان کە زۆربیان لە باتی ئەوەی ڕەنگیان ینی تۆزێک ینی ئەمە بۆ یاڵم ینی ئەمە هەمووی ناگرێتەوە بەڵام زۆربەی زۆر ینی بەشێکیان تۆزێ تا ڕادەیەک ئارامی لە دەرونیانان نییە ینی لە ناو چاوانی خوێنەوە پۆسی ینی کاتێ لێ پرسیت ڕەنگە لەبەرەوەی ئاوازاوەکی چوبێ بۆ سێران ئەمیش ناچار بە کەوتۆتە ژێر کاریگەری چاولێکەری و هاوسەرەکەی لە ماڵەوە تەنگی پێهەڵچنیوە کاکەجان ئەوە فڵانکەس ئەوە تۆ فڵانکە زەیبا بۆ شیمالی ئێران فڵانکە زەیبا بۆ تورکیا فڵانکەس ئەوە چووە بۆ فڵان شوێن لەبەرەوە بە ناچاری ئەوش کاکە قیروسیاکە لە خۆی و ئەو ڕۆژە بۆ خۆی ینی حقیقت دائبچڕێ و ڕێگەی سەیران نەگرنە بەر دوجاریش ئەنجامەکەی بەچی کۆتاییەت بەو دەنگە کۆتاییەت لە ناو خێزانی کورد ئەگەر ئەمە ئەو ڕەهەندە سایکۆلۆجی و دەرونیەی لە ناو خێزانی کوردیا بەداخەوە ونە هۆکارەکەی وێنجاد ئەمە خاڵێکی تریش ئەوەی کە بابلین لە سەرنگەکانی ئێمە ئەیبینین ئەو شتە پێداویستیا تایبەتیانی کە بۆ سەیران و بۆ بڵین گەشتیاران پێویستە بڕەخسێ نەڕەخساوە خۆتەزانی ینی بە حقیقت کۆمەڵێک ینی شوێنێکە ئەم شوێنە جاری وهەیە ڕوبەڕووی ینی ئەچیتە شوێنێک ئەم شوێنە ئارامیتیان نییە کاکە لە وڵاتان خۆی ئەم کە باسیەکەن ینی خۆ ڕاستە مەسەلەن بۆ نمونە ینی زۆر کەسێ ئێمە لە ئەنجامی ئەوە ینی لە خێزانی کوردی ئێمە زۆر کەسمان هەبووە بە حقیقت ئێمە مەسە بۆ نمونە خۆی هەر لە ئەوەی لە کوردەواری خۆمانە پێڵن ئەمە دڵی پیسە حەز ناکا بڵین هاوسەرەکەی کچەکانی بچێتە شوێنێکی قەرەباڵغەوە ینی تەسەورکە چۆتە شوێنێکەوە بە شاخێکەوە تۆ زەلامێکە بینی سەیرانەکات من ئەو حاڵەتم بینیوە تۆ لەمێ تۆ وەسیگاگەجان ئەم حاڵەتانە ئەم سەیرانگانە ڕێک نەخراوە ئەنجا هەموو ئەم شوێنانەی لە کوردەواری خۆمانە خۆشبەختانە ئێمە لە کوردستان هەر چوار فەسڵەکەی بریتە لە بینشی جوان بڵین هەر چوار فەسڵەکەی تام و چێژی خۆی هەیە وەڵاهی بەجددی من پێم وایە یعنی حقیقت ئێستا تۆ مەرجینە تۆ تەنها سەیران کورتکەیتەوە تەنها لە بەهار و لە وەرزی بەهار و لە ڕۆژی 21 مانگە حەتی سیارێ لەم شاری سلێمانیە بڕۆ بۆ دوکان و بێتەوە
بڵین بە دایری پۆلیسی هاتو چۆش ناتوانانی کۆنتترۆلیکەی ئێکاگە خۆ سەیران هەر ئەم چواروەردن ێ باشە لەم بەفرات چەند خۆشەتەوە ئەگەر مەسەلەن بۆ نمونە بچیت باشە ها بچیت لە شوێنێک بۆ نمونە لە ماڵی خزمێک لە ماڵی کورد ناسیاوێک لە شوێنێک بمێنیتەوە چەند خۆشە لە وەرزی پاییزا دیسان ئەو دیمەنی گەڵای داری پاییز و ئەمانە چەند خۆشە مەسەلەن لە وەرزی دیسان هاوینە ئێواران مەسەلەن بۆ نمونە بۆ بینینی تاوگەیەک و قەراخی چەم و ڕووبارێک ئەمانە هەمووی بریە بەس ئێمە کورتکردنەوەی ئەم ڕۆژە تەنها لە بەهارە و کورتکردنەوەی ئەم ڕۆژە و ینی هەموو ئەم ڕۆژانە دیمە ڕاستە مەسەلەن بۆ نمونە نکۆڵیلەوە ناکرێت دیمەنێکی جوانە مەسەلەن بۆ نمونە بەڵام بە حەقیقەت هەموو ینی کاتەکان مەفروزە تۆ لە بەس ئێمە بە حەقیقەت ئەم سەیرانە درێژخایانە زۆرجە چێشەی لێکەوێت ئەمە زۆر خێزان ڕێنمایم کردووە تو مەکاکە خۆ مەرج نییە تۆ لە بەیانیەوە تاوێرێتی بۆ سەیران باشە کاکە لە دوانیەوە ڕۆوە باشە لە ماڵەوە ئیسراحەتەکەی 23 مانگ مەسەلەن بۆن ئەمە تۆ شتێک نییە ئیلا ئەبێت یعنی تۆ توانی دوانیوە ڕۆ چێژێکی تایبەتیشی لێوەرگری لەگەڵ خێزانەکە تا لەگەڵ ئەو خێزانە کە بڵێن لە دەوروبەر تا 3 ساعات یا 4 ساعات لە دەرەوە ئەمێنیتەوە خواردنێکی زۆر طبیعی و ئاسان ئامادەکەیت و مەسەلەن لە دەوروبەری ئێستا هەمووی سپاس بۆ خۆبرین ئۆتۆمبیلیشی هەیە ماجینا خۆ ئەم وڵاتی ئێمە ئەمە لە خۆڕانیە کە شاعیر مەسەلەن ئەڵێ بێرە کوردستان عزیزم گرتەوە سەیرانت دەوێ بت بەمە قەندیل ئەگەر گوڵزاری کوێستان دەوێ حقیقت هەموو شوێنێکی ئەم کوردستانە بریتە لە شوێنی ینی سەیران و بریتە لە شوێنی حەوانەوە هەموو بنبەردێکی بریتێلەوە بەس ئەوەی کە لە خێزانی ئێمە هەیە بەشی لە ئەنجامی ئەو بەریەککەوتنە لە ئەنجامی ئەو کارلێکە لە ئەنجامی بڵین تێنەگەیشتن قەیچێکە کاکە ئێوارە لە سەر سفرەکە مەسەلەن کۆبنەوە ڕای وەرگرا تۆ حەزەکەی بچی بۆ کوێ ڕای مناڵەکەش وەرگرا ڕەنگە مناڵەکە کاکە جان حەزی لە شوێنێک نەبێ یعنی عایلەی وایە خێزانێک گەڵێ کاکە ئێمە هەموو سەیرانەکانی هەموو ساڵەکانمان لە کوونەماسی بووە يعني ام كنا ماسيه بو بس شيء ما راسي شكا بحقيقه يعني يا كاكا دخو هر كردستان يك شوين نيه هر كردستان دكان نيه هر كردستان حمو انواع شويني تاعتو اتواني يعني بحقيقه لا مهم او ورقايته لا باش قرانوا ارامي دروني تاعها اگر واري دروني هبو كواتا تو تواوا سيران كاريگري هبو لسرتو اگر هاتی تو به همان مزاجو بلام تو سیرانەکەی بەڵام ڕۆژی دوایشت لە دەستچێت بە حقیقت کاکە ڕۆژی دوای هەرمی خەوتۆ سازاجناب دامەشت بۆ کرد کە پشوەکان بۆ ئێمە هۆکاری کۆکردنەوەی خێزان و سەر لە نوێ بژانەوەی سیلەی ڕەحم و پەیوەندیە کۆمەڵایەتەکانە بەڵام زۆر جا دایک و باوک هەر لە نیوەی ساڵەوە بەڵێنی دووبارە هێنانە خوارەوەی ئایپادەکە و نازانم ئەکسبۆکسەکە و پلێستیشنەکە شتە بەزایان بەونە بەشە لە مناڵەکان هێنێرە بۆ ماڵی باپیر و داپیر و نازانم مامەکان و ئەمە ئایا پشوو هی ئەوەیە کە تۆ بۆ منە ئەم 15 ڕۆژ و 20 ڕۆژە منداڵ بە دیار ئایپادێکەوە هەموو کاتەکانی بدا بە ئایپاد و بیدا بە تەلەڤیزیۆن بیدا بە زنجیرە درامەکان و بە تەکنەلۆژیا یا چۆن بتوانین هاوسەنگی لە نێوان ئەمە شا بکەین بۆ کۆڵێ سەیران و گەشت و گەڕان و پەیوەندی کۆمەڵایەتەکانی شتیا بێ و مناڵیش بەشێ لە حەز و خولیا ئاواتەکانی خۆی تیا ببینێتەوە کێشەی بنەڕەتی ئەمە زۆر جوانە لەمەیە ئەوەیە کە یعنی ئێمە لە بنەڕەتەوە بڵین بۆ نمونە کە ئەم ئایپادەمان بۆ ئەم مناڵە کڕیوە کاکە تەمەنی 7 ساڵە 8 ساڵە 9 ساڵە یان 10 ساڵە گفتوگۆمان لەگەڵا نەکردووە ینی کاتێک تۆ گفتوگۆی لەگەڵاگەی هەتە پێش کڕین کاکە لە وڵاتان کام ئەمڕازەیەن بە هەموو کون و قوشبنی ئەجیزەکە شارەزایەکەن لە شێوازی بەکارێنان شارەزایەکەن لە شێوازی تعاملکردن لەگەڵ ئەم ئەمڕازەیە ئاشنایەکەن بەڵام ئێمە تعاملکردنمان لەگەڵ ئەم ئەمڕازەیە بەداخەوە لەسەر ئەو بنەمایە یعنی لە ئەنجامی زۆر جار یعنی بە حقیقت من خۆشبەختی بەو مناڵانەوە و بەو کەسانە ئەخوازم زۆر جار کە بڵین بۆ نمونە ئەم پەیامیان ڕێخستووە ئێمە بە ناوی ڕەفیقکەمی زۆر جار زەربەیەکی زۆر بەقوتمان لە مناڵەکە یاوە و تومەرە با مناڵەکە ڕەفیقکەم نەبێ با سەرکوێر نەبێ زۆر ئاخرەمە ئەمە ئەبیستین ئەها کاتی خۆی لە مناڵیا من بێبەش بووم لەبەرەوە با مناڵەکەشم بێبەش نەبێت کاکە ئێمە ناڕێن با بێبەش نەبێت بەڵام ئەڵێن تۆ تەدمیرە بێجاری وهەیە سیان مناڵە لە کاتی امتحانەکە شازانی خیاڵی لای هینا لای پشوەکەیە لا خیاڵی لای هەفتەیەکی ترە تۆ خیاڵی لای هەفتەیەکی تر بێ بۆی ئایپادەکە و بۆ داگرنویان پلی سوارەکە بێنەوە ناو مەیدان و بڵێن دیسان بە هەمان ئامڕاز و هەمان بڵێن فاکتی هاوینەوە تۆ ئەمە دیسان زەربەیەکی تر لە بحقیقت خێزانەکەیە با لەگەڵ تام هاوتەری ئێمە ئەو هاوسەنگیە ئەبێ ڕابگرین لە هەتا لە پشوشە ئێمە ئەبێ لەسەر ئەوە کۆک بین کە بە سەعات ئەو ئایپادەکە با بەکاربێنێ یا پلی سوارەکە با بەکاربێنێ کاتێک کە بۆ مناڵەکەی دەرهێنینەوە یعنی بەحقیقت ئەگەر تۆ حاڵەتەکە چوە 6 ساعات یا 7 ساعات و ئەم خەریشی نازانم پۆبجی بوو یان ئەم حاڵەتە بوو ئەمە جۆرێکە لە ئالوودەبوون یعنی ئەمە زەربەیەکی بەقوەتی لێ کاتێ لێ شاریتەوە هەر لە ڕقی ڕەنگە باوکەکە یان دایکەکە سەعی نەکات يعني حقيقة يعني أما إيش كلو تشانة لبرو يعني من رين ماي من بو همو خزان وبو خوشم أويا كبرين كاتك لقل لم بشوية برين آيباد كيان بلي شوارك بو من علىك أخينو بردسي يعني دي سانو بشوازي ساعات برين بكاري بينه كاتا كان برين كبر من كاد لدو ساعات ما تبرنكات يعني بون من أو بريد شتى 3 ساعات بلام تو آيباد كي تو دي سان لينا بسيتو أما هم زربي لي رنگ سود لسيران كجو نقدر أزاني دواي ما نقدر رنگ هرني بو سيران هذا من ما لهم
ئێمە زۆر حاڵەتمان هەیە بڵین زۆربەی ینی بەداخەوە ینی گەنجی ومان هەیە بنیمە تۆزێ هەستێکی وای هەیە بڵین خەریکی یاریە لەنەو ئەندامانی خێزانەکە لەگەڵ ناسی بۆ سێنە نەها جاری وای گۆشەگیرە بێت ینی حقیقت ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە گفتوگۆکردن بڵین پێش ئەوە لەگەڵ خێزانەکەیە لەسەر شێوازی بەکارهێنانی ئایپادەکە طبعاً بۆ نمونە بۆ ئەوی هەم گەنجەکە سوود لە کاتەکەش وەرگێ و هەم سوود لە ئایپادەکەش وەرگێت ینی ئەو مناڵی کە هەیە هەردووچان ینی ئەو هاوسەنگێ ڕاگرێت تەسەورکەم ینی ئەبێتە هۆی ئەوەی کە پشوەکە بڵین بە شێوەیەکی بەختەوەری بەڕێ بکات بەڵام ئەوەی جاران ئێمە پشووی جاران کاتی خۆی ئێمە هەمان بۆ هەشتاکان کاکەجان ئێمە زۆرێک یاریتر هەبوو ئەمە نەبوو مثلا هەڵماتیان هەبوو هەڵماتیان 5 کەس پێکەوە ینی یاریمانەکریان چاڵێن هەبوو 10 کەس پێکەوە ینی هەلوچێن ئەمە شتێکی بڵین بۆرمونە ئیجابی نەبوو جاری وا بوو دارەکە هەبوو بەڵام لەگەڵ وایە تۆ کۆمەڵێ مناڵ بەریەکەوتن دەبوو ئەم بەریەکەوتنانە و ئەم هەندێک یاری هەبوو گیانی هاوکاری لەناو ناخی منا دروستە کرد یعنی بۆ نمونە هەندێک یاری کوردەواری هەبوو بەس ئەم یاریانە کێشەی ئەم یاریانە ئەوەیە تەنها ئیش لەگەڵ زاکیرەیە کات ینی تاکە کەسیە بەس ئەم یاریانی زوو تۆ چەند تێکەڵاوی ژەبووی ینی ڕۆحیەن نەفسیەن مرتاح بووی نفسيا مثلا بۆ نمونە تۆ لەگەڵ هاوڕێکەکەدا ینی هەست بە ئاسوودەیەکی تەواو کرد ینی من ینی حقیقت زۆر ینی هینم کردووە ئەوەم کردووە لەگەڵ زۆر خێزانە کە ینی با سەرقاڵیکەن بە یاری کوردەواریەوە کاکە یاری کوردەواریانە ئازانی زۆر گرنگە هەم بۆ گەشەکردنی لایەنی کۆمەڵایەتی مناڵەکە و هەم بۆ ڕزگاربوون و دەربازبوونی ئەو مناڵە لە قۆناغی گۆشەگیری و هەم بۆ خۆگونجاندنی ئەو لەگەڵ کۆمەلگاکەیە کێشەی گەورەی ئێمەکردنەوە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کاکە ئەو مناڵە مەسەلەن بۆ نمونە خانەکانی مشکی تەلەفە بێ ینی سوکا بۆ ئەم جاری وهەیە لەگەڵ ئامرازەکەی قساکە بەس ئێمە لەگەڵی قسەمانە کرد ها ئەو حاڵەتی گۆری و بازی ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردیا هەبوو ئەو حاڵەتانی کە ئێمە کاتی خۆی هەرمەجالمان نەبوو شتێک نەبوو کە بە ناوی بڵین کێشەی دەرونی سوکا کێشە دەرونیەکان کە هەبوون ئێدوای سەر کێشەی بۆ نەخۆشی دەرونیش بە حقیقت ینی ئێستا تۆ سیرکانی ئاماری مەترسیدار بڵاو بێتەوە لەسەر ئەم حاڵەتانی بۆ نمونە گەنجێک ینی بۆ نمونە تەمەنی من کۆنتاکتم لەگەڵ 80 گەنج هەیە بڵمونیان 700 گەنج لە قوتابخانەیەک بۆ نمونە لە خوێندنگێکی ئامادەیی کە تەمەنیان لە نێوانی 7 ساڵ ینی لەو دەوروبەرایە هەموو ئەمانە کاتێک ینی قسان لەگەڵاکەم هۆکارەکەی ئەمەیە کە ئەمان زیاتر کەمتر تێکەڵاو بوون وەک لە ئێمە کاتی خۆی ئێمە ئێستعدادێکی دەرونیمان هەبوو ڕاستە ئێمە هەڵی پەروەردەیی هەبووە بەڵام لەم لایتر لێ ئێستاە بەداخەوە ینی هەڵە پەروەردەکان گەورەترن لەوەی بۆ نمونە کە تۆ ئەمانە مێشکی ئەمان ینی زیاتر سێرگی ئەمان کەمتر تێکەڵاوە بن ئەمە خەلەلە ینی لایەن لە پەیوەندی کۆمەڵایەتیانە سەرکەوتونین یا بۆ نمونە کە میوانێک گیرت دەرگاکە ناچێت بەخێر هاتنیان کات یا بۆ نمونە کە خێزانێک بۆ نمونە باوکی ئەچێتەوە ماڵەوە ئەم مناڵە ینی ئەو قیەمەی جارانی کە ئێمە هەبوو هەڵەساین لەبەری و ڕێز و احترام و خۆشەویستی یان لە بەرامبەر گەورەتر هینە ئێستا ئەمە کەمتر بووە بۆچی هۆکارەکە ئەوەیە کە ینی ناحقیشی نییە چونکە دەوروبەرە کۆمەڵایەتەکەی ژینگە کۆمەڵایەتەکەی تەنها لە چوارچێوەی خێزانە بچووکەکەی خۆیان قەتیزماوە ئەمیش تعاملی ئەوش لە ژوورێکە لەگەڵ ئایپادەکەیا بووە هەرەوەی لێ چاوەڕوانەکرێت یان سەیری کەناڵێکی تەلەڤیزیۆنی کردووە خێزانێکی بینی و فۆرمە کۆمەڵایەتەکانی لە دەروی خێزانی کۆمەڵگەی کوردی بووە هەر ئەمە نەقڵە بێ بۆ ئەم مناڵە حقیقت یان بەداخەوە ینی ئەمانە هەموو بەڵام ئەگەر بەم شێوەیە بەم شێوە کۆمەڵایەتیە بڵین بەها کۆمەڵایەتیانی پێشتر کە بڕات یعنی ڕەنگە مەسەلەن بۆ نمونە دیوێکی ئیجابی هەبێت لە سوودوەرگرتن لەم یاریانەی لە کۆمەڵگەی کوردیا بەڵام ئەگەر بەم شێوەی تر بڕواکە بڵین ئەمە بن پێم وایە زیانێکی باش لە خۆی باشە مامۆستا ئازاد کۆمەڵگەی کوردی بەردەوام تەژیە بە بۆنە ئاینی و نەتەوەیی و تراژیدیەکان ینی هەر هەفتەیەکە ڕوا بۆنەیەکی نەتەوەیی بۆنەیەکی ئاینی ئەو هەموو جەژن و بۆنە و ساڵیاد و نازام حیزبی و شتە هەیە لە کوردستانە لەگەڵ ڕووداوە تراژیدیەکانی وەکو ئەنفال و کیمەباران لەگەڵەوە شەمانگی ئازار سەر لەبەر ئەبێتە پشوو بەتایبەت بۆ قوتابی و خوێندکارەکانمان کۆکردنەوەی پشووی یەک لە دوایەکی زۆر بە 20 ڕۆژ و 15 ڕۆژ ئەمە ئیجابیاتی زۆرتریان سلبیات ئایا لە کۆمەڵگەی ئەوروپیا بۆونە 15 ڕۆژ و 20 ڕۆژ فەراغ دروست دەکرێت لە نێوان خوێندن و قوتابیدا ئەوە بەو جۆرە چۆن خۆی جیاوازەکە ئەوەیە کاکەجان ئەوان زۆربەی ژیانیان خۆیان هەر لە گەشت و گەڕان و ئەمانەیان بە حقیقت لێوێ مامۆستایەکی ئامادەی ئەگەر لە فیزەکەی مەسەلەن چۆن نازانم لە جیاوازەکەی فیزەی پێوە نەبێت فیزەی چەند وڵاتێکی پێوە نەبێت ناڵن لە پۆلی بڵین پۆلی یانزە بڵێتەوە لەبەرەوە لە ناوی مێشکی نەکراوەتەوە
تەنها بەجددیمە بەس کاکە جوازەکەی من ێستا ژەڵی کتێبی مافی مرۆڤی پۆلیەکە بەجددی ینی زۆر بەجددیمە دقیقی ناشکێت ئەوان کاگەر لە گەشت و سەیرانان ئەوان خۆیان هەر بە حقیقت ینی هەر جەوی پێگەیشتنی کۆمەڵایەتی ئەوان ینی بە حق ئەوان ینی لەحظە سوود لە هەموو کاتەکانەوە بەس ئێمە دوو ئاڕاستی زۆر دژیە کۆکەینەوە لەلایەکەوە مەرگەزات مۆسیقایکی فرود لێین لەلایەکشەوە مثلا هەندل مثلا تەکێنیش ئەمە هەردووشی مناڵەکەش دووساری جۆرێک لە ئیزدیواجی و دوو جەمسەری و دوو ڕوویەکە بەجددی ینی ئەمە زۆر شتێکی جوانە بە حقیقت تۆ لە کاتێکە کولانەوەی من جارێک دیدارم لەگەڵ پسپۆڕێکی دەرونیا کرد زۆر جار ینی بە حقیقت ینی ئەم یادخستنەوانە زۆر جار ینی زەربەیەکی بەقوت لە خاوەنی بڵین کێشەکانەدات ینی بە حقیقت تۆ ئەو چەند هەزار ئەنفالی کە هەتا ئەو چەند هەزار بڵین بۆ نمونە چیمنابارانی کە هەتا لە هەموو ئەمانەکە تۆ لێ دیسان برین و برینەکەی کاکە یەکێک لە چارەسەرەکانی بڵین لە بیر نەچوونەوە چییە مثلەن بۆ نمونە ئێمە کاتێک کە خەڵکێک تووشی حاڵەتی زەهایمەر بووە و نەخۆشیە ئێمە پێڵین زۆر جار بڕۆ سەیری ئەلبوم کە ئەلبومەکەی ماڵەوەت یا بڕۆ سەیری یادەوەری کۆڵانەکانی مناڵی بکە ئاها یان بەرنامێکی خۆشتان هەیە مثلەن ژیانی کەسێک گێت لە پەیام مثلەن بۆ نمونە یەکێک لە بەرنامەکانە یادەوەری خۆی ئەجێڕێتەوە ئەمە زۆر مهمە بۆ چارەسەری بڵین بۆ نمونە زەهایمەر ینی بان بۆ تۆ ییت ئەم کەسە باگراون دەکەیتەوە سوا غەدەیتەوە بە بیرەوەریەکی زۆر ناخۆش ئەزانی دیسان حاڵەتێکی پستانی قورس ئەگرێت من ناڵم بەیاد نەکرێتەوە بەزەڵێم سوود وەرگین لەمە بە جیهانی بکەین وەک چۆن گەلانی تر توانیوانە کێشەنەتەوەیەکانیان بە جیهانی بکەن و سوودی لێوەرگرن و کۆمەکی تایبەتی بەس ئێمە این کۆمەک کۆکەینەوە لەسەری بەرژەوەندی خۆمان جیرفانی کۆمەڵە کەسێک پڕەکەین و ئەمانی خواردوەش گوێ لە مۆسیقا فلوتەکە ئاگرێت ئەی من زۆرم پێخۆش بۆ زۆر جار ینی هەندێک خەڵک ینی لە هەندێک ینی بۆنێش ڕێگریان کردووە ئەم بەجددی مامە زۆرێک لە بازرگانی کردن بەداخەوە لەسەر ئەم کەیسانە دروستە بێت ئەژینا ئەگەر ئەمە بێت تۆ کاگەجان لە وڵاتی ئێمە ینی ئەم ڕۆژانە چەنەیە مەسەلەن بۆ نمونە 15 ڕۆژ تێ ئەپەڕێت بڕۆ لەو خێزانە نەپرسە مەسەلەن لەم 15 ڕۆژە تۆ چه سوودێکت لەم پشە وەرگرتووە باوەڕکە تەسەوورەکەم لە سا هەشتای هەر خۆزگە بەوە بخوازن کە مناڵەکان بەجددی لە مەکتەب وایە تۆ مناڵەکە خێزانەکەمان بیرکردنەوەی وایە ئەڵێ مناڵەکان هێرم بۆ پەیمانگایەک ئەڵێن بۆ نێری کوربا لە شەڕەشەق دوورەکەوێت دەڵێ ینی ئەمە بیرکردنەوەی ئەوە مەسەلەن بۆ نمونە لە جاری وای ئەم بیرکردنەوەی وایە بەداخەوە ینی بە حقیقەت ئێستا حەزەکە لە ماڵەوە نەبێت حەزەکە دوورەکەوێت حەزەکە مەسەلەن بۆ نمونە ژینگە کۆمەڵایەتێکی چکە نەیتوانیوە پەیوەندیشی کۆمەڵایەتی بەهێز لە نێوان خۆی و مناڵەکە لە نێوان خۆی و بڵین بۆ ئاوسەرەکەی لە نێوان ئەو ژینگە کۆمەڵایەتی کە هەیە بڕخسێنێ لەبەرەوە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئێمە وەک خێزانی کوردی وەک کۆمەڵگەی کوردی و ڕۆژهەڵاتی و لەگەڵ ئەو خێزانانی تر لەوە کاکە خۆ مەسەلەن بۆ مەسوود وەرگرتن لە پشوە چییە بۆ من تۆ ئەتوانیت من شتێکی جوانە بینم لە ئێستا بۆتە کولتور ینی تا ڕادەیەک ئەتوان بڵێم بۆتە کولتور گروپی شاخەوانی دروست بووە من یەک لەوانە ئەبینم خۆشبەختترین کەس ینی ئەتوان بڵێم ئەو کەسەیە بۆ ئەچێت مەسەلەن بۆ نمونە بۆ ئەو شاخان لەگەڵ کۆمەڵێک گروپی شاخەوانی ئەڕوا بۆ بەرزترین لوتکەی شاخەکە و ئەشی نووسێتەوە دەربارەی خۆی مثلا مێژوویەک دەربارەی ئەو شوێنە گرتێکی ڤیدۆیی بڵاوەکاتەوە لەگەڵ ئەو هاوڕێیانەی ئەجەبامە خۆشترین گەشتە ئەگەر ئێمە بتوانین لەم 15 ڕۆژە ینی لانی کەم هەل لەگەڵ گروپێکی شاخەوانی ینی خۆشبەختانە جاران ئەمە نەبوو بۆ نمونە ئێمە لەو بناری شارەوەین ئەبینم کە ینی ڕۆژی جومعان 400 کەس بەلایانی کەمەوە بە شاخی گوێژە ئەنیمە کولتورن ینی ئەمانە ئەگەر تۆ چێژوەرگرتنە لە کاتەکان ئەگەر تۆ بتوانانی لەمایە سوود لەمانە وەرگری تۆ لانی نفسیشت ئارامە بێت تۆ لانی نفسی خۆت ئارام بوو کەواتە خێزانەکەت ئارامە بێت کە خێزانەکەش ئارام و کۆمەڵگەکەش ئارامە بێت هۆکاری ئەوەی کە ئێمە ناتوانین سوود لەم پشوانە وەرگین ینی ئەوەیە بەداخەوە بڵین ڕەنگە زۆر خێزان بڵێ کاکە هەلومەرزمان بۆ نەرخساوە بیزەبت هەلومەرز نەرخساوە خۆ دەزانی کۆمەڵ تەنگەش و قەیران هەیە ینی منیش ئەگەر حەزم کردا مەسەلەن بۆ چەند وڵاتێک بگەڕێ ئێمە جاری وا هەیە بەداخەوە ئەڕۆین بۆ دوورتنی شوێنی کوردستان بۆ سەیران لەوێ ڕسم بڵاوەکەینەوە بەڵام تا ئێستاش مامۆسای مێژومان هەیە کە بڵین ئاساواری تەواو کردووە هەزار مێردی نەبینیوە هەزار مێردی شارێکی 11 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە تۆ نزیکترین شوێنی خۆت لە دەوروبەری شارەکەی خۆت نابینیت باشە ئەشکەوتی زەرزی مەسەلەن بۆ منە ئەشکەوتی ئەوەی قسقا ئەو شوێنە ئاسەواریانە ئێکاکە خۆ هەر ئەمانە بریتە لە گەڕان مەسەلەن بۆ منە عیلەکەی خۆت خێزانەکەی خۆت کە هەیە سەردانێکی مۆزەخانە لە پشوەکەیە باشە مۆزەخانی نیشتمانی مەسەلەن بۆ منە لە وڵاتی ئێمەکە هەمانە ینی خۆ هەر شتێکیش بێتەوە ئەگەر ڕەمزیش بێ هەمانە ینی ئەمە تۆ لێمە سەردانی ئەماکەی
فكرێکی زۆر جوان لای ئەم مناڵە دەسەبەرەکەی مەرج نییە تۆ ئیلا ئەبێ ئیلا سیارەکە و پڕقی لە مەسەلەن بۆ نمونە ئەدەوات و پڕنگەی لە جلو بەرگ و نوێن و بچی بۆ شوێنێک و لێ ئەمە هەر بەجددی ینی قورە زۆر جار ئەمە جاری بەرگرانی گشتی بۆ کتێبخانەی گشتی ینی ئێمە ڕابین لەسەر ئەوەی کە بۆ نمونە بتوانین ئەمە ئەگەر توانیمان ئەو بکەین معنەوە بالضبط ئێمە توانیمانە ینی سوود لە پشوەکان وەرگرین بەڵام ئیتر ئێمەش حقیقەت جاری وا هەیە ئەمە وتمانە مەجالمان نییە ئەمەە ینی ئەسە بەچی ئەڵی کاکە بۆ دیانی ئەڵێ وەڵی مەجالم نم خۆشمانە ئەمە تاکی کۆمەڵگەی کوردی بە حقیقەت ینی هەموو ئەو بەرنامانەی خسووتە ئەم 15 ڕۆژەوە کاتێک گەزانانی هەر لە خۆ تەواو بێت هێشتا نیوەی میوانەکان ماوە داوەتیکە بەجددیمانی ینی شتەکان هەموو مناسبەکان ئەخاتە ئەم 15 ڕۆژ ئەجاری وهەیە لەوە مافی مناڵەکەش پێشێلەکەی حقیقەت ینی لەمەیە هۆکارەکان بە بڕای من ئەوەیە ئێمە ناتوانین ینی جیاوازەکە لێرە لەگەڵ ئەوە بەس ڕەنگە لەوێ مەسەلەن بۆ نمونە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەو شێوەی ئێمە نەبێت ینی هۆکار ئەوەیە کە لێرە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان تا ڕادەیەک ینی لەسەر ئەو بنەمایە بەرجەستە بووە کە بڵین تۆزێک ینی کار لێکە بەس لەولا بڵین لە دەرەوە بەدە لە لایەنە کۆمەڵایەتی و خێزانیەکەی خوێندکار و قوتابی ئەوانەی کە بۆونە فێرخوازن چۆن سوود لە پشوو وەربگرن ئایا پشوو تەنها هاتنەوە و فرێدانی کتێبەکانە بەدەستیەوە دواییش دوای 15 ڕۆژەکە ئەم فەرش و ئەو کانتۆر و ئەمە ئەگەڕێت کتێبەکانی نادۆزێتەوە تەنها کۆتا ڕۆژی پشوو بیریەوەی کێتەوە کە بەیانی مەکتەبەکەیەتی قوتابی چۆن سوود لە پشوو وەربگرێت ئایا پشوش بۆ قوتابی تەنها گەشت و گەڕان و خەو و ئایپاد و تەکنەلۆژیایان بۆمە دەبێ هیچ نەبێت پێداچوونەوەی بەوانەکان یا بکایە معریفەیەکی خۆی زیاد بکە من ئەلبەت بۆ چوونی من ڕەنگە لەگەڵ هەندێک خێزان جیاواز بێت تەمانەوان ئەنی حتا من لەگەڵ ئەوە شانیم کە بۆ نمونە ئەخرێتە تەقوی لەو خولەیە ئەکرێتە تەقویەک چکە ئەزانانی ئەمە دووچاری تۆشی جۆرێ لە ڕۆتینیەکات ئەمە ئەگەر وا بکەین خوێندن و بەهای خوێندن لای مناڵەکە نایەڵین بە حقیقەت ینی من لەگەڵ ئەوەیان کە ئەم 15 ڕۆژە کە پشووە یان خۆ بۆ نمونە هاوین 3 مانگ یان 4 مانگی هاوین کە هەیە ینی خۆی سەرقاڵ نەکا بە مەسەلەی خوێندنەوە خۆی سەرقاڵکە بە مەسەلەی دەستەبەربوونی ئارەزوەکانیەوە حقیقەت من لەگەڵ ئەو خێزانە ئەوە جایە مەسەلەن بۆ نمونە ساڵی پار کۆمەڵی قەیران هەبووە مەسەلەن بۆ نمونە هەندێک ڕەنگە خوێنکاریان با بڵێن قوتابی مادەکەی بەباشی نەخوێندووە سەردانی پەیمانگایەکەکە بۆی ئەلفوبێ ڕابێ ئەمان جیاوازە بەڵام لەو حاڵەتە بەدەر من پێم وایە ئەبێ لەم پشوەیە بڵین خۆی دەسەبەرکە بە جێبەجێکردن و بەرجەستەبوونی ئارزوەکان و ڕقەبەتەکانی مەسەلەن بۆ نمونە ینی خوێنکارێک کەسێک خولیایکی تری هەیە ئەتوانێت لەم پشوەیە دەستەبەری بکە بۆ جێبەجێکردنی خولیاکانی ینی بۆ نمونە حەزی لە کۆنفۆیە حەزی لە کاراتیە حەزی لە مەلەوانیە حەزی لە بوارێکە لە بوارەکانە بڵین بۆ نمونە لە بەهۆی خوێندنەوە نەیتوانیوە لە کاتی خوێندنا بڵین ئەمانە دەستەبەر بکات لەبەرەوە من قەناعەتم وایە ئەگەر بێت و لەم پشوەیە ئەم کاتەی بۆ ئەو دەستەبەرکە بە بڕای من ینی باشترە لەبەرەوە ئەو کاتە خوێندنەکەشی بەلاوە ناخۆش نابێت ئاخرەمە زۆر ناخۆشە تۆ دیسان 15 ڕۆژەکەش هەر بڵی سعیکیان بەرنامی بۆ دانیت ئەنجا دیسان لێرەشە تۆ ئەتوان بڵین جیاوازی هەیە بڵین ئامادەی جیاوازی هەیە لە قۆناغی بڵین بۆ نمونە بنەڕەتی ڕەنگە قۆناغی بنەڕەتی ئەوە نە قورسیش نەبێ ینی بە قۆناغی ئامادەیش هەتا من پێم وایە بێت چەند ساعاتێک سعی بکە پێویست ناکە کابرا مەسەلەن بۆ نمونە 12 ساعت ئێمە خۆ من لە ئامادەی ئاگاداری ئەوەم بڵین ئەتوانێت ئەم ئەگەر ڕۆژانە پلانی هەبێ بۆ سعیکردن ئەو کاتە پێویست ناکە خۆی ئەوە نەماندوو بکات بەڵام ئەگەر پلانی نەبێت ئەمە خۆی ئەمە ئەکەوێتە سەر پلانی خێزانەکەی لەگەڵ یا بڵین چەند تعامل لەگەڵ ئەم گەنجەیە تعامل لەگەڵ ئەم گەنجەیە پاشان داوای زۆری توانایەکەی لەو گەنجە کە لە توانایان نییە حقیقت ینی ئەم گەنجە بۆ نمونە توانای ئەوەی هەیە بەڵام تۆ ئەتەوێت لە پشوەکەش دیسان ئیستیغلالکە من قەناعەتم وایە ئەمە بێتە هۆی ینی زۆرێک لە بێتاقەتی ئەو گەنجە ینی زۆری گەنجمانی ئێمە لە کاتی پشوەکانە بێتاقەتن حقیقت ینی هۆکاری بێتاقەتی کەس چییە من زۆر گەنجەی کاڵێ سعیەکەمەڵم کاکە دوای ساعتێک وازە سعی بێنە ینی پشوێک وەرگرە دوای ساعت کە بێتاقەت بووی یعنی ئەنجا بچۆرەوە سەر سایەکەت بە کێشاوەیە ئێمە بیرکردنەوەی ئێمە بەداخەوە لەم کۆمەڵگەی ئێمە هەر لەسەر ئەوە ماوە لەسەری کشۆ خێزانەکەش ناحقینیە کاتێک قسەی لەگەڵاکەم ئەڵێ کاکە جان من ناتوانم سبەینێ لە کۆلیجێکی بڵین ئەهلی پاری بۆ بم لەبەرەوە ناچارم لێستا وای لێکم کە دەرەجە بێنێت ئاخر ناحقیشینی لەو ڕۆوە ینی پرۆسەی سیاسی پرۆسەی بڵین پەروەردەیی وڵاتی ئێمە تا ڕادێک بەداخەوە ئەو دۆخەی خوڵقانوە کە خوێنکاران و قوتابیان بکەن بە قوربانی ینی من ئەوە حقیقەت ئەوەیە چێکە لە بابەتەکان بەڵام خۆی گەر ینی بە شێوەیەکی ئاسایی وڵاتەکە بەڕێوە بڕوات نی ئەم خوێنکارە پێویست بۆ ناکە ئەم خوێنکارە پێویستە گەشت بکات کاکە خوێندن بریتە لە گەشت
بەتەکید پێ دەڵێم لە زۆربەی وڵاتانە بریتە لە گەشت بریتە لەوەی بڵنە بە شێوەیەکی عملی گەشتەکە بکەی بە شێوەیەکی عملی بۆ نمونە ئێمە مەسەلەن ئەم پرۆسی خوێندنە کە لە وڵاتی ئێمە 40 دقەدا ئانیشی یەک دەنگ ناکەیت ئەزانی فەلسەفەی پەروەردەی ئێستاڵێت خوێندکار چەقی پرۆسی پەروەردەیە باشە باشترین پێوە لای ئێمە بۆ مامۆستا چی ئەڵێ سەرە دەرزی هەڵی دەنگی نایەت ئەمە تەناقوزی یەکە ئەمە دژیەکە وایە ئێمە قوتابی قسەکە یەک زلەی لێ جاری وایە احترام و ڕێز و خۆشەویستیم هەیە قوتابی قسەکە ئەیشکێنین مەسەلەن بۆ ماڵی دەمەدا قوتابی قسەکە مەسەلەن بۆ نمونە ئەکرێتە دەرەوە هەتا ئێستا ئەم فۆرمە کۆمەڵایەتیە لە وڵاتی ئێمە بڵین دەسەبەر نەبووە بەداخەوە ینی ئەو خوێندنە ئەجینا کاکە خوێندن بەو شێوەیە نییە کە ئێمە تێگەیشتوین ینی تێگەیشتنی ئێمە بۆ پرۆسەی خوێندن لە بەداخەوە لە وڵاتی ئێمە وا تێگەیشتوین کە ئیتر ئەما بێت شەو ڕۆژ بڵین سەری خۆی ئەمە مێشکێکاتەوە بەجددی هەموو ئەوانی کە یعنی من معجب بووم بە بەو کەسانی کە دوایی لە پرۆسی بڵین خوێندن دابڕان و دوایی لەسەر بنەمای ئارەزوو ڕغبەتی خۆیان کۆمەڵی شوێن گەڕاون ئەنجا گەڕاونەتە خوێندن یعنی سیرکە مستەفا زەڵمی مەسەلەن سیرکە یەکێک لەوانە علی وەردی مەسەلەن سیرکێک لەوانە هەموو گەورە مەسەلەن بۆ ئەوانی تریش ینی زمانێکی زۆر گەڕاون ینی دوای ئەمانە بوونەتە خۆیان منهەجیان داناوە یعنی منهەجەکانی زانکۆ کە بوونە مامۆستای زانکۆ خۆیان منهەجەکانی زانکۆشیان داناوە بەڵام ئەوانی کە هەر یەکەم بوون جگە لەو مادەی کە ئەزبەریان کردووە نانتوانیوە بەمول لە بەشەکانی تر لابن ئێستا کتێبەکان لێ بشاریتەوە ناتوان قسە بکەن ینی بە حەقیقەت ئەمە لە بەروی لەسەر بنەمای ڕغبەتی خۆیان لەسەر بنەمای ئارەزوو و ڕغبەتی خۆیان ئەم ئیشان نەکردووە ینی بە بڕوای من ئەگەر هۆکاری من پێم وایە هۆکاری سەرکەوتنی ئەو دوو بەڕێزی کە ناوم هێنا و ئەوانی تریش کە با بڵین هەروە مەسعود محەممەد و هەموو ئەوانی تر کە لە کۆمەڵگەی کوردیا ئێستا ناویان هەیە و نووسرن بە حەقیقەت بڕۆ ژیاننامەکانیان خوێنەوە هەمویان بەشێکی ژیانیان بریتی بۆ لە گەڕان هەموو ئەم گەڕانانە چی بۆ ینی هەموو ئەم گەڕانانە تاکە بریتی بۆ لە فێربوونی لایانی کۆمەڵایەتی فێربوونی لایانی بڵین ئەنتروپۆلۆژیا فێربوونی لایانی ئیسنیک مەسەلەن بۆ نمونە فێربوونی ئەو لایانەی بۆ نمونە کرانەوە لەگەڵ خەڵکە ینی هەموو ئەمانە دوجار کە بڵین بۆ نمونە وای لێ هاتووە کە لە بۆرێکە تەخەسوسی وەرگرتووە بۆتە ینی علامێکی ینی سەربەخۆ ینی ئەوەی کە لە وڵاتی ئێمە بەداخەوە مەسەلەن بۆ نمونە بۆچی بۆ نمونە بێتە پزیشکێک بەڵام پزیشکەکە تەنها لە سنوورێکی بەرجەستەی تایبەتیە مەسەلەن بۆ نمونە بێتە ئەندازیارێک بەداخەوە سەرنجام زۆر جار باسم کردو ئەندازیارێکمان بۆ بەنداوێکمان بۆ دروستەکات بەنداوەکە بە دوو لافاوی بە خۆ دەزانی يعني بحقيقة يعني مثلا اخوانا خواصابته بزيشك تساوي سيكس مثلا لولا لدوهك لشوينك شورك كسي يعني ولاتي يما لسر او بنما بداخو ام خوند نوايلك ولا بخوندنك اگر قرانو برين اوي لدوابيت يعني سركوتو ترى لبرو من قناعات موانيه بس لقران شيء ولا كاتب شو دا قران شلون قران بود ما بس لقران اويك بلين بولمنا قتيسماني ام لمال وتنها يعني بحقيقه كاجان جاري وهي من بحقيقه بس سوي لقل اركو انا وتيغشنا كان شا ازموني شيء ازمون شيء بيت اي بحقيقه اما بريتي ازمون اگر تو ازمون تولا قندك خوتاي دوسيتو لا بيلا بيا دوسيتو بلام لا سنوورێکی بەرتەسکە نادۆزرێتەوە چکە چوارچەوەی بیرکردنەوە پەیوەندی بە حقیقت پەیوەندی بەو بیرکردنەوە تەسکەوەیە تۆ گەل لە شوێنێکا بژی لە شوێنێکیش یعنی من پێم وایە گەر و پێوە بەڕێزانە تەنها لە شوێنێکی خۆیان نابوونایە لە سنوورە بەرتەسکەکەی خۆیان وە کەس نێناسی تەنها لایەنێکی کەم مەسەلەن بۆ نمونە لەوانەیە ئێمە شاری سلێمانی بماناسیە ئەو نەبووە کەسێکی جیهانی یعنی مەبەستم لەوەیە بۆ نمونە بتوانێت ئیبداعات داهێنان یعنی تەنها بەو گەڕان و بگەڕان ناکرێت ئەوەی کە بڵین پەیوەندی بە مەسەلەی پشوشۆ تۆ ینی ئەم حاڵەتە تۆ تەنها ئەگەر سەرقاڵیگەی بخوێندنەوە ئێم حەزەی تیاگوژی باشمان سازاد وەرگرتنی معریفە و کتێب خوێندنەوە و بەشداری کۆڕ و سیمینار و خولەکان لە پشووەکاندا تا چەند شتێکی باشە بۆ نمونە تۆ قوتابی چەندە خۆشە دوای گەڕانەوەی بۆ قوتابخانە کە مامۆستا لێ پرسێ چۆن سوودت لەوانەکان وەرگتۆ لە یەکێکیان بڵێ من تانیوە ڕۆ خەوتم دوایی عەسریشە خەوتمەوە یەکی ئەڵێ من گەشتم کردو یەکی ئەڵێ من لەوەچە 10 کتێبم خوێند بێتەوە 5 کتێبم خوێندەوە معریفە و زانست و خوێندنەوە و حتا نووسین و وەرگێڕان چ گرنگێکی لە پشوەکاندا و تا چەند قوتابی زیاتر واکە زۆر لەوانەکانی و لە معریفە و لە خوێندنەکەی خۆی دانەبڕێ وەڵام من حقیقت بۆ چوونم وایە کە شتێکی باشە ینی بەحقیقت بەتایبەت ئەم پەیمانگانی خۆشبەختانە ئێستا هەشتا پەیمانگا مەسەلەن لە شاری سلێمانیا هەیە ینی حقیقت هەموو خولی بەرفراوانیان هەیە ئەم خولانە جێگی دەستخۆشی نەتوان بڵێم ژمارەیەک زۆر لە فێرخوازان بڵین فێربوونی زمانی ئینگلیزی بە حقیقت ئێتۆ ئەگەر بۆ نمونە زمانەکە نەزانی گەشتیشکەی سوودی لە نابینی جاری وایە تۆ کە زمانێک فێرە بیت ئەمە یەکە بەس ئەم ڕەغبەتە کە لەم مناڵەیە ئەچێنرێت کە لەم گەنجەیە ئەچێنرێت ئەمە مهمە یعنی ئەم حاڵەتە ئەبێتە هۆی ئەوەی کە با بڵین ئەم داهێنانەی فراوان کە ڕەنگە لە چوارچەوەی قوتابخانە نەتوانێت
ینی چکە بوارەکە بارێکی کەمە و تەنها 40 دقیقە ئەو ناتوانێت بەڵام تۆ ئەچی لای مامۆستایەکی تایبەت ئەمە لە کۆنیشەوە هەبووە ینی من بۆ چوونم وایە کە بڵین هەر کاتی خۆشی سۆفیستایەکان وا بووە کە بڵین خەڵکیان فێری هەندێک ینی هین کردووە بڵین بۆ نمونە هەندێک حاڵەت کردووە لە بەرامبەریە بڕێک پاریان وەرگرتووە پەیمانگەکانیش جاری وایە زۆر پەیمانگە هەیە بە خۆڕایش ینی باقیەت خۆشبەختانەیان پارێکی ڕەمزی مثلا لە بەرامبەر وەرەگرێ و فێری کۆمپیوتەرە بێت من قەناعەتم وایە ئەمە شتێکی باشە چکە تۆ لەو ڕێەوە بێتە هۆی ئیشەکانی هەم ڕۆژانی خۆتی پێ جێبەجێ بکەیت و هەم بێتە هۆی ئەوەی ئەو ڕغبەتی کە هەیەی تایە بەرجەسە بێت چکە ئەوەی کە ئێمە من خۆم ینی پێیم پێ بردو و سێرم کردووە ژمارێکی زۆر بڵین بۆ نمونە لە پەیمانگایەک ئەمساڵ وەکو بەرپرسی بەشێک لێ بڵین بۆ نمونە ڕۆڵم بینیوە زۆر لەو گەنجانە ئەبینم خۆشبەختانە هەمووی ئینگلیزی زانن حقیقەت ئێستا من ئەو ڕۆژە چوم خوێندنەکەشمان کوردیە وتم چەند کەس لە ئێوە چەند کەس لە ئێوە ئینگلیزی زانێت خۆشبەختانە 5-6 کەس ینی لە تەمەنی 18 ساڵی ئینگلیزی زانێت ئەوە زۆر ینی لەوە دەستکەوتێکی مهمە هەمووی ئەمە چی بۆ پاڵمەری سەرێکی ئەمان لەو پەیمانگایانەوە دیارە فێر بوون ئەنجا ئەمانە زیاتر ئەچنە پێشەوە زیاتر ئیش دەسەبریش لە داهاتوە ئیشی چیان بۆ بێت ینی کابرا بۆ نمونە ئیعلانێک هەڵەواسێت ئەڵێ پێویستم بە کارمەندێکە کۆمپیوتەر بزانێت ئینگلیزی بزانێت جاری وایە لە خوارد شۆنووسێ مێبێت مەسەلەن بۆ نمونە ئەوە شەنووسە جاری وایە بەڵام ئەگەر خۆ بۆ نمونە ئینگلیزیش بزان تۆ کە ئەمە نازانی ینی مهمە دەستەبەری ئیشەکەشی هەیە حقیقەت تۆ دوو زمان ئینگلیزی زانی کۆمپیوتەر زانیت بۆ نمونە ئەگەر ینی حقیقەت ئەمە هەلێکی باشتری بۆ ڕەخسێنێت لەبەرەوە ئەگەر ئەمە دەستەبەر بکەیت من قەناعەتم وایە شتێکی زۆر باشە و خۆشبەختانە ئەوەی کە ئیبینم ینی هەنگاوێکی باشی ناوە ڕاستە ڕەنگە مەسەلەن من قسە لەسەر کوالیتی ئەمانە ناکەم ڕەنگە هەندێک شوێن لە هەندێک شوێنی تر بەڵام ئەگەریکی خۆی ئەم ڕغبەتە لە مناڵی کاکە مۆڵی هەلە بخوا خۆزگە سەردەمی ئێمە ژەوە نابوو سەردەمی ینی بە حقیقەت ئێمە ئەنی ئەو هەمووی نزەمان خوێن لە قۆناغی یەکە تا چواری زانکۆ هەر ئێکسکیوزمی فێر بووم بەجددی ینی ئەیکسکیوزمی دایالۆگێکمانە خوێن و تەواو ئێستا خۆشبەختانە بە ئینگلیزی قسە لەگەڵ بەرامبەرەکە تاکەیت ئەمە بۆ دەستکەوت نییە يعني بحقيقة إسا كمبيوترك لم سر بحصر همو برنامجان يعني أما دسكوتي باشا بلام أوش ديسان بقفت تقول من على كي أبي حزقي تابر جسب كيت وخوش حزي ليك من على يعني حزي لو جورة هنا أنا هي ودارم يعني الرن ما يمن بأخذ أنا يا حقيقة يعني لما شاتو أتواني سود ورقري والرجل كي بدابني يعني من زور بخوشة حقيقة أمصال زور خزان هبو بردوامش هي يعني تنها منهجي مكتبكش لهاوين آخرين والله يوم معقول نية برايمن يعني حقيقة من بيوم وأمصل بيما كان شيبكن كاكا باخلي بونمونا هنر بكاتوا باخلي مثلا بونمونا زماني إنجليزي بومنا على كان بكاتوا تو أمجاريان مين يربو هرفيري منهج بيت منهج طواو خو شكرت بايكود نماوا صالي بار بيرار بايكود هبو أمصل بايكود نماوا تو تواني من على جو بنيريت لبيمانجايك بونمونا خلي ملواني تايا يعني شوار درزي تايا أم شواراني يعني ترفيهين أما دستبري يعني حزو خلياي من علاقات حقيقة أما أبيته هو يعني درزبوني كاسيتيجي تواصل بخوش بمن علاقة يعني من بيوم أو خزاننا سركوتو ترن لو أني كتنها هر جرينجي بوان كاكا أما لا هاويش منهجك آخر يعني آخر ما بتعقد نبو تولى شو حاول ما منهجك بخلينا نقول لا هاويش هر منهجك من قناعة مو يعني أما كاريجري شيء باشي بيت بو سرجم أو خزانني كهو عمليش يعني هنا مكردو بلين تقريبا تساوديريم كردو زور بيو خوێنکارانی کە بڵین یان ئەو فێرخوازانی کە سەرکەوتون هەموو ئەوانن کە لەو خولانەیە سەرکەوتوو بوو زۆر باش ماڵ سازاد لەسەر گرنگی پشوو چۆنەتی بەسەبردنی پێم خۆشە کۆتا قسە و پەیامی جەناب ببیستم وڵی من پێم وایە خێزانەکان پێشەوە ئێستا لە ئێستاوە ئەتوانن گفتوگۆکەن لەسەر ئەو شوێنانی کە هەڵیبژێرن چەند شوێنێک دیاری بکەن ئیتر مەرج نییە مەسەلەن ئەو شوێنانە بەنسیبیش بێت ئەگەر بەنسیب بوو ئەبێت بەڵام نەیکەنا یعنی کێشە نيكنا شيء خزان بورمونا حتى مثلا بور يعني الرأي أو جنزج ورجرن لبولي دوانزي لبولي يانزي لبولي ديا ورجرن بزن أوش حزي لشوية كاتنها حزي جوري مالك با تحكمنا كلا مثلا ورجتني بشو وجوري أو سيراناني كلا خزاني كردية هيا تمنای خۆشی بۆ هەموو خێزانێکی سپاس بە بەڕێز ئازادجلات توێژەری کۆمەڵایەتی کەمیوانی ئەمڕۆی بەرنامەکەم ببین هەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش ئومێدی پشوویەکی خۆش و گەشت و گەڕانێکی خۆش و کات بەسەربردنێکی خۆش هەر شاد و سەرکەوتو دڵپڕ لە خۆشی بن خواتان لەگەڵ